السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان، پرسیاری ئەمڕۆمانیان دەرسی ئەمڕۆمان دەربارەی ئیدغامی ناقص و ئیدغامی کاملە. ئایا تۆی بەڕێز تا ئەم دەقەیە زانیوتە ئیدغام کامل چۆنە، ئیدغام ناقص چۆنە؟ یعنی ئیدغام ناقص کامەیە و ئیدغام کامل کامەیە؟ جاگەر زانیوتە ئەوە هەر زۆر باشە، ئەگەر نەزانیوە بۆ تەنیا 2 دەقەیەک لەگەڵ مەبە تا پێت بڵێم. بە شوخ و ئاسانی پێت ئەڵێم نەیگەرەکە هەموو شتەکان لە بەرکەی، تەنیا 2 کەلیمەیە. ئیدغام ناقص بەو شێوە بناسە. ئەگەر پیتی یەکەم چووە ناو پیتی دووهەم و پیتی دووهەم بووە شەددا، ئەو ئیدغامە کاملە. ئیتر هەر جۆرە ئیدغامێک بێت، ئیتر متەماسل بێ، متەجانس بێ، متەقارب بێ، یەرمەلوون بێت، میمی ساکنە بێت، هەرچی ئیدغامێک بێت، دووهەم بووە شەددا یعنی کاملە. ئەی ناقص، ئیدغامی ناقص پیتی دووهەم نابێتە شەددا. لە هەر کوێ قورئانە هەر پیتێک ببینە ئیدغام بێ لەگەڵ پیتی دوای خۆیە، دواکەی شەددەی نەبوو یعنی بزانە ناقسە. لە هەر کوێ بێخوا مەگە 10,000 جار لە قورئان ئەمە هاتووێت. بەو شێوە تۆ بیناسە. ئیتر نەیگەرە کەلیمەکان لە بەرکەی. ئەم هەموو شتە لەوانەیە زەحمەت بێ بۆ تۆ لەبەری بکەی، بەڵام بەم شێوەیە لەبەری بکە. جا ئینشاڵڵا ئایستادە لەگەڵ مەبە چەند نمونەیەکت پیشانە دەم کە بزانی شەددە چۆنە و بێشەددە چۆنە بەئیزنی ئەڵڵا. جا ئیدغام ناقص بۆ نمونە یەک، من یەشا ئەڵێن من یەشا، یاکە نەبووە شەددە، نونەکە بووە یاکە نەبووە شەددە لە ناو کەلیمە یەشایە. من یعمل، نونەکە بووە یاکە نەبووە شەددە، ئەڵێ چی؟ من یعمل. یا بۆ نمونە من وال، نون من چووە ناو واوەکەوە بۆ وال، واوەکە نەبووە شەددە، من وال. 4 من مال، نونی من چووە ناو میمی مالەوە، ئیدغام بوو لەگەڵەوە، تێڵکێش بوو لەگەڵ میم مالە، شەددەدارە، ئەمە کاملە. میم مال. 5 من نیعمە، من نیعمە، من نونەکە چووە ناو نونی نیعمەوە، نونی نیعمە بووە شەددە یعنی ئەمە کاملە، من نیعمە. 6 ئرکەب معنا، ئرکەب باکە ئیدغام متەجانسە، چووە ناو میمی معناوە، میمەکە بووە شەددە یعنی ئەمە کاملە. ئیتر ئیدغامەکان هەر هەمووی بەم شێوە ئەزانی کامە کاملە، کامە ناقسە، بەم شەددە و بێشەددەیە. شەددەی بووتمان کاملە، شەددەی نەبوو ناقسە. ئیسە 1 و 2 و 3 ناقسە، 4 و 5 و 6 کاملن. ئەبەم شێوە بۆ خۆت بیناسێتە، بێەوە بیری لێ بکەیتەوە، نەیگەرەکە بیری لێ بکەیتەوە. وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.